لا پێنجەمین یاریەکانی قۆناغی کۆمەڵەکانی خولی ژێر 20 ساڵانی کوردستان و لا کۆمەڵەی پێنجەم پیشەسازی لەسەر یاریگای خۆی پێشوازی لە پێشمەرگەی هەولێر کرد. لانیوە یەکەم هەردوو تیب ئاستیان لە یەکەوە نزیک بوو. کۆمەڵێک دەرفەتیان لە پێش بوو بۆ ئەوەی بربەست یەکسانی بشکێنن، بەڵام سوودیان لێ نەبینرا و نیوە یەکەم بە ئەنجامێکی سپی کۆتایی هات. لا نیوەی دۆم لەگەڵەوەی ئاستی هەردوو تیب لە ڕووی کۆنتڕۆلی تۆپۆ لە یەک نزیک بوو، بەڵام پێشمەرگەی هەولێر لە هێرشەکانی مەترسیدارتر دەردەکەوت. ستون لەم هێرشە بۆ ڕێگر لە بەردەم شکاندنی بربەستی یەکسانی لا خولە چێشتا و چوار و با لێدانی ڕاستەوخۆ وڵات سەرتیب توانی گۆڵ یەکەم و پێشکەوتن بۆ تیپی ژێر 20 ساڵان یانەی پێشمەرگەی هەولێر تۆمار کرد. لا خولەکی 91 سەهەند ئەردەلان لا پێشمەرگەی هەولێر دوای وەرگرتنی کارتی زەردی دۆم بە کارتی سوورکرای دەرەوە یاری هەر بەم ئەنجامە مایەوە و بە سەرکەوتنی لاوەکانی پێشمەرگەی هەولێر کۆتایی هات. سپاس خۆی گەورە دەکەم ئەو یاری داهات و بە سەرکەوتوی ئەنجاماندا و یاریەکان لەمە زۆر قڕز بوون، زۆر نزیک بوون لە یەکمانبوونێکی زۆرمان پێ دیار بوو. الحەمدلله یاریە شەوتیەکەم نەماتوانی ئاسەش باش پێشکەش بکەین، بەڵام لە گەیمی دووەم ئاسەش باشمان پێشکەش کرد و سپاس بۆ خۆی گەورە کە یاریەکەمان بردووە الحەمدلله. دووگەمەمان کرد برمانەوە لەسەرێک ئەو گەمەش فەریق کام لە ڕۆژی خۆی نەبوو الحەمدلله. ئینشەڵا گەمەی دابێت تعویز دەکەینەوە و لە خولەکی ئەخیر کۆلەکمان خوارد نەمانتوانی تعویز بکەینەوە، ئینشەڵا گەمانی بێت تعویز دەکەینەوە. لە ڕۆی ڕاستی ناوبژیوان بچێک پێش بێخستن بینەوە ناوبژیوان ڕاستی ئەو دوو گەمەیە مە بەخسارە دەدەن، گەمەی ئاڕاتەوە گەمەی پەنارتێ وازح ناگیرێت، یعنی گلەیمانە لە اتحادی ڕاستی. بەم ئەنجامە پێشمەرگەی هەولێر بە 4 سەرکەوتن لە 4 یاری و 12 خاڵی تەواو لە پێشەنجی کۆمەڵەکەی مایەوە، پیشە سازیش بە 6 خاڵ لە خانەی دووەم مایەوە. لا شەشەمین یاریان پێشمەرگەی هەولێر دەبێت میوانی زانکۆی جیهانی و پیشە سازیش پێشوازی لە ئەڕەڕات دەکات. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.